سڵاوتان لێبێتوم کاتتان باش. پیرۆزبایی جەژنی قوربانتان لە یەکەم. پیرۆز بێ لە هەموو مسلمانانی جیهان و لە مسلمانانی کوردستان. بۆ هیوایم کام جەژنە ببێتە مای خێر و خۆشی بۆ کوردستانیان. لە کوردستانێکی ئاوەدان و سەقامگیردا ئەتوانین لە سایی ئەم سەقامگیریەی کە هەیە بە ئارامی بژین بە سەربەرزی بژین. ئەم ڕۆیەمە بە شێوەیەکی جیاواز لەگەڵتانە بین. هەرێمی کوردستان هەمیشە پێگەیەکی گرنگی هەبووە لە کەرتی گەشتیاریدا، چونکە زیاد لە 3500 شوێنەواری هەیە کە ئەمە وای کردووە ببێتە ناوچەیەکی گرنگ بۆ گەشتیاری و جگە لەو سروشتە جوانەی کە هەیەی ئێستا ئێمە تیایدا وەستاوین و لەگەڵ ئەوەشدا پرۆژە گەشتیاریەکان ئەمانە هەمویان بوونەتە هەلێکی گرنگ و ڕەخساو بۆی کە کەرتی گەشتیاری ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ بەرەو پێشتر بڕوات. کەرتی گەشت و گوزار ئەتوانین بڵێن ئێستا پیشەسازیەکی نوێیە، ئەتوانێت ببێتە بڕبڕە پشتی داهات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. جا ئەمە پێویستی بە پلان و پرۆژەی استراتیژی و گرنگ هەیە. جگە لە کەرتی تایبەت حکوومەت هەمیشە لەم بوارەدا گرنگیەکی زۆری داوە بە شوێنەوارە سروشتیەکان داوێتی بە ناوچە گەشتیاریەکان بۆی کە لەو ڕێگەیەوە بتوانرێ داهاتێکی تۆکمە و گرنگ و ژێرخانێکی پتە بۆ ئابووری هەرێمی کوردستان بنیاد بنێت. من ئەمڕۆ ئەم بابەتە لەگەڵ سێ میوانی بەڕێز تاوتویەکەم کە هەریەکە لە بەڕێز خات و ئەمەل جەلال کە سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستانە وەکو خاتوونێکی چالاک هەمیشە بە دوای کار و چالاکیەکان و بنەماکانی پتەوکردنی ئەم کەرتەوە بووە و هەروەها بەڕێز زیرەک ئیلیا سەرۆکی کۆمەڵی چێشخانە و میوانخانەکانن و بەڕێز هێمن جەباریش خاوەنی زنجیرەیەک لە هۆتێلە. هەریەک لەم بەڕێزانە لە بوارەکەی خۆیاندا و لەو بابەتانی کە لە بەردەستیاندایە جێدەستیان دیارە و کاریان کردووە و ئەیانەوێت هەمووان بەیەکەوە کوردستان بە کوردستانێکی ئاوەدانتر و گەشتیاریتر بناسێنن. پیرۆزبایی جەژنتان لێ یەکەم زۆر بەخێر بێن خۆشحاڵ بووم ئەمڕۆ لێرە. جابا نەبێ بە جیاوازی بەڵام هەر پێم خۆشە لە خانمانەوە دەست پێ بکەم وانە خاتۆ مەلجەژنت پیرۆز بێ و بەخێر هاتی. زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ لەم سروشتە جوانە بەیەکەوەین. بە دڵنیاییەوە سپاس بۆخوا. هەمیشە سپاس گوزاری خی گەورەین کە ڕۆژێکی جوانتر و ڕۆژێکی ئاسوودەترمان پێبەخشێ. سەرەتا پیرۆزبایی لە تۆ هاژەکیان لە تەواوی کارمەندانی کەناڵەکەتان و تەواوی خەڵکی کوردستان هیوادارین لەخوای گەورە پاڕینەوە کوردستان سەقامگیرتر ئاوەدانتر و ئاسوودەتر هاوڵاتیەکانی و لێرەوە پیرۆزبایی لە کارمەندانی کەرتی گەشت و گوزار بەگشتی و تەواوی هاوکارەکانمان لە دەستگا جیاوازەکان و تیمە جیاوازەکانی دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کەرتی تایبەت سپاس بۆ هەموو ڕاگەیاندکاران کە هەمیشە دیوە جوانەکەی و سیما جوانەکان و مێژوو و شارستانەتی کوردستان ئەگوازنەوە. سپاس بۆ کۆمپانیەکانی کوردستان و عێراقیش کە هەمیشە بەشێکن لە هێنانی گەشتیار و لە گواستنەوەی گەشتیار بۆ ناوچە جیاوازەکان. هیوادارین جەژنی قوربان جەژنێکی ئاسوودە و ئارام بێ دوور لە هەموو ناخۆشیەک بێ و ئومێدی خۆشگوزەرانی و باشیش بۆ هەموو لایەگە خوازی. بەو هیواین زۆر سپاس بێگومان. خاتو ئەمەل با لەوە دەست پێ بکەین بۆچی ئەمە کە سێری کەرتی گەشت و گوزارەکەین ئەتوانین بڵێن بڕبڕەی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستانە. ڕاستی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر وەکۆی ئێستا ئێمە دەستمان پێ کردووە وەکو دامەزراوەکانی کەرتی تایبەت و حکوومەت ئەگەر لە ڕابردوودا بەم نەفەسە و بەم شێوازە لە تێگەیشتنێکی دروست و زانستی و لە تێگەیشتنێکی ڕەهەندە ئابوووریەکەی خوێندنەوەی بۆ بکرایە کوردستان ئێستا قۆناغی زۆر گەورەتری بڕێ بوو. بەڵام لە ڕابردوودا لەبەرەوەی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆرتر پشتیان بەستووە بە ڕێگەزە جیاوازەکانی تری داهات کە بابەتی نەوت و گاز و مشتەقاتەکانی ترێتی بۆیە کەمتر ئاوڕیان داوەتەوە لەو سێکتەرە ژیاریانەی کە سێکتەری زیندون لە وڵاتانی دنیا بەشی زۆری وڵاتانی ئەوروپا خۆرئاوا وڵاتانی ئاسیا وڵاتانی هەندێک لە وڵاتانی عەرەبیش بنەمای سەرەکیان گەشت و گوزارە. بۆیە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان
بە استراتیج و بە بەرنامەی کاری کابینەی نۆیمیش کە هەموو هێزە بەشداربووەکانی کابینەی نۆیەم جەختیان لەوە کردەوە کە سێکتەری گەشتیاری دەبێت ببێ بە یەکێ لە سێکتەرە سەرەکیەکانی کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمەش بۆ ئێمە ڕێگەزێکی گرنگ و هێزێکی گەورەتری وەکو دەستەی گەشت و گوزار پێبەخشین لەسەر بنەمای ئەوە ئێمە لە 4 ساڵی ڕابردوو بە استراتیج واتە لەگەڵ ئەوەی کە لە 2013 ماستەر پلان و استراتیجی گەشت و گوزاردان رابوو بەڵام بەهۆی هاتنی قەیرانەکان و ئەوانە نەتوانراوە جێبەجێ بکرێ. ئێمە هاتین لە 2020 جارێکی تر لە 2021 سەر لە نوێ بە استراتیج چی بکەین بۆ ئەوەی کەرتی گەشت و گوزار پێش بکەوێ و ببێ بە یەکێ لە سەر چاوەکانی داهات واتە پڕکردنەوەی ئەو پێداویستەی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. ڕاستیەک هەیە سێکتەری گەشت و گوزاری لە زۆر سێکتەرەکانی تر جیاوازترە. بۆچی؟ لەبەرەوەی لە هەر سێکتەرێک ببینی ژمارەیەک کاری تیاکە بەڵام سێکتەری گەشتیاری دەتوانێت پڕکردنەوەی پێداویستی کۆمەڵێک توێژی جیاواز بێت لە کاری جیاواز واتە هەم لە حکوومەت سوودی لێبینێ و هەم لە کەرتی تایبەت و هەم خێزانەکان و خاوەن پرۆژە بچووکەکانیش و ئەو گەرم و گوڕیەکەی داتە بازار لە کاتێک ئەمەل ئێمە بینین کوردستان لە ناوجەرگەی ناوچەیەکی زۆر گەرمایە کاتێکە لە چواردەوری خەڵکێک کە لە دەرەوە لە ئەوروپا ئەبیستێ کاڵە لە عێراقە ناوێرە سەفەرکە بەڵام کە ئەبینێت کوردستانێک هەیە سەرڕای ئەو هەموو سانسۆر و ئاستەنگی کە لە سەرەتی کوردستانێک هەیە ئاوەدانە گەشتیاریە سەوزە ڕەنگینە ئەوە ئامادەیە کە بێت بۆ ئێرە جا ئەمە ئەگەر جارێک ئاسایی بێت بۆ وڵاتێک وەکو ئێران یاخود عێراقیان تورکیا بەڵام بۆ هەرێمی کوردستان لە ناو ئەم هەموو ئاستەنگ و ئەستەمەیە دەجار ئازایەتی یاخود ئەستەمە بۆی بەتایبەت لە کاتی بۆنەکانە کە ئێمە بینین خەڵکێکی زۆر لە وڵاتانەوە ڕوەکەنە ئێرە خۆشتان ئاگدارن وەکو کاکزیرەکیش کە ئێستا بەڕێزیان سەرۆکی کۆمەڵی چێشخانە و میوانخانەکانن هەر پێم خۆشە بەڕێزیان ئاماژە بەوە بن کە لە جەژنە لە بۆنەکانە چۆن خزمەت گوزاریەکان پێشکەشەکرێواکرێت کە میوانێکی زۆر زیاتر بێ بەتایبەت ئێستا لە جەژنە هۆتێلەکان و میوانخانەکان هەمویان کراون بۆ پێشوازی لە گەشتیار و لە میوان. بڵێ زۆر سپاس پێشەکی جەژنەتان پیرۆزبی. زۆر سپاس لە ئێوەش پیرۆز. بڵێ ئێمە پێش جەژنی پیرۆز چەند کۆبوونەوەکمان کرد لەگەر بەرەوەبەری گەشت و گوزاری هەولێر چەند لجانماندانا ئەو لجانە سەردانی بازگەکان بکەن هەروە سەردانی میوانخانە و چێشخانەکان بکەن کە چۆنیەتی ئامادەکار خۆیان ئامادە بکەن لە بۆ جێژنەی پیرۆز. بڵێ هۆتێلەکان هەموو ئامادەنە چێشخانەکان هەموو ئامادەنە بەڵام چەند چێشخانەمان هەیە ئەوانی کە ئی خۆمانن خەڵکی هەولێرن کارمەندەکان هەموو خەڵکی هەولێرن ئەمانە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژی جێژنە ناکەنەوە بەڵام ئەمە چێشخانەی زۆرمان هەیە کراوەنە یعنی مستعدن استقبالی هەموو گەشتیارەکان بکەن. باشە ئەی لە ڕووی خزمەت گوزاری و کوالیتیەکان کە هەیە ئاستی چێشخانەکان میوانخانەکان لە چه ئاستێکەیە؟ زۆر باشە لەبەر ئەوە تیمەکانی تەندەروستی هەروەها تیمەکانی گەشت و گوزار بەردەوامن لەسەر چێشخانەکان لە بۆ چۆنێتی کواڵەتی خواردنەکانیان. ئەمە زۆر باش کاکێ من بەڕێستان وەکو خاوەنی پرۆژە و هۆتێلەکان لە هەولێردا کە هەولێر ئێستا پایتەختێکە ئەوەندە گرنگە لە ڕووی گەشتیاریەوە لە وڵاتانی دیکەوە خەڵگێت بۆ جاپێم بڵێ لەم جەژنەیە میوان لەکوێوە هاتووە زیاتر گەشتیار لە چه وڵاتێکەوە هاتوون؟ زۆر سپاس هەژەخان جژنشتان پیرۆز بێت من وەکو هۆتێلەکەی خۆم بەڕاستی ئەم ساڵەکە گەشتیاری ئێران گەلە زۆر بووە ینی جگە لە ناوخۆ لە دەرەوەی جگە لە ناوەخۆ گەشتیاری ئێران گەلە زۆر بە مساڵەکە ینی بەراورد بە پار سەتانەوە زیادی کردووە ئێرانی ئەمە چۆن ڕووی داوە لەبەرچی خۆی چەند سەبەبەکەیە یەکیان لەوانە ئەمنیەتەکە زۆر باشە لێرە لە کوردستان دوو هەرزانی مقابلی ئەطرافیمە پێشتر ئەو ئێرانیانە پێشتر دەچوونە تورکیا لوبنان سووریا بەپێی لەبەر وەزعی ئەمنی ئێستا کە لوبنان و سووریا خراپ بووە و تورکیاش گرانیەکی زۆرە ئێستا کە ڕویان لە کوردستان کردیە ئەم زۆر جارێ پرسیاریان لە دەکەم ئەدوو چەندەم جارە دێە هەولێر دەڵێ من یەکەم جار هاتوومەتە هەولێر نەمدیوە هەولێرم نەدیوە بەس لە خەریتە بەس لە تەلەڤیزۆن بیستیمە هەولێر هەیە بەس ئێلە ئیستقرار هەیە ئەمنیەت هەیە خۆشگوزارانی لێرە لۆیە خەڵکەکە ئێستام لە هوتێلەکەی خۆم
لەو جێژنە 1970 میوانەکانم ئێرانیە گروپاتی ئێرانیە بەڕاستی 4-5 گروپی ئێرانیم لەلایە بە ئەو جێژنەیە. باشە دەستان خۆش بێ ماندوو نەبن بێجگە لە گەشتیاری ئێران چ وڵاتێکی دیکە هاتوورە وڵاتی دیکە نییە بەسن ئیناوە خۆمان هەیە ینی عراقمان هەیە جنوبمان هەیە خواروی عراقمان هەیە خواری عراق باشە ینی بە شێوەی گشتی ئەمساڵ گەشتیار زۆر باشە زۆر باشتر لە پار و لە پێرار و لە چەند ساڵی ڕابردوو. نرخەکان چۆنە ئەوەش هاوکار بووە پاڵپشت بۆ ینی زیادبوونی گەشتیار نرخیش بەسەردەخی گەشتیارە سەم ساڵ نرخەکان زۆر باشن ینی خاوەن وتێلەکان ینی وەکو چەند ساڵان نییە ینی نرخێکە بوو تەسیری لە دەکردنەی دەتوانانی ئیشەکانی بەتاڵی بەس ئێستا زۆر باشە نرخەکان زۆر باشە ئێستاکە. ئێوە نرخێکتان بۆ دیاری کراوە یان خۆتان ئەسەمە کێشەمان هەیە بەڕاستی زۆر جارەیە گلەیش دەکەێت لە گەشت گوزار نرخ داناندرێت ئێستا خەڵکانێکەیە هاتون لە کوردستان لە هەولێر بەلاخەس ئەوانەی خوار و عەرەبە تۆیان سووریا تۆ لێرە هوتێلی داناوە یعنی بە سعرێک دەدات سەری هوتێلێکی 4 نەزمە بەرامبەر سەری نرخی وتێلێکی ملیە کەواتەوە پێتان باشە نرخەکان ڕێک بخرێتەوە لەلایەن دەستەوە بۆتان دیاری بکرێت فعلەن بەڕاستی ینی متابعە هەبی لە بەوەی نرخەکان دیاری بکرێنی ناکرێت هوتێلێکی 4 نەزمە لە کاتی ئەتیادەکان ڕۆژە ئاساییەکان ینی هوتێلێک نەفرێک بە 5,000 دینار دابدرێت بەڕاستی لازمە ئێوە قسەتان چییە بۆ ئەمە لە کاتێکا کە ئەوان خۆیان داواکەن نرخیان بۆ دیاری بکەن و بۆیان ڕێک بخەنەوە. وڵاهی ئەوەش لێکدانەوەی جیاوازی هەیە ئێمە بەڕاوێژ لەگەڵ زۆرێک من لە معانات و کێشەکەی کاکێ من کە باسیەکە تێگەم ئێمە ئەم بابەتە ڕای کێشاین بۆ ئەوەی کە لەگەڵ دەستەی گەشت و گوزاری عێراقا جۆرێک لە لێکتەگەیشتن ئەنجام بدەین لە دەرەنجامی چەند کۆبوونەوەیەک بامەدەبوونی نوێنەڕاتی حکوومەتی هەرێم لە بەغاکە ناکرێت تیمێک گروپاتی گەشتیاری بێنە کوردستان بە نرخێکی ئەوەندە هەرزان و سیر کە جێگای پرسیار بوو بۆ خۆمان وەکو هاوڵاتێکی یاریمی کوردستان کە ئێمە هەر هاوڵاتێکی یاریمی کوردستان ئەگە سەردانی هەر یەکێ لە شارەکانی کوردستان بکە بەو نرخەی کە ئەوان دەستنیشانیان کردبوو لە گروپاتی گەشتیاری ناتوانن ئەو نرخە ئێمە جێبەجێ بکەین باشە منێک کە لێرەوە بڕۆم بۆ دهۆک ناتوانم بە 30,000 سێ ڕۆژ لە دهۆک بمێنمەوە و گەشتیش بکەم و هەڕێی تێناچێت بۆی ئەوە یەکێک بلو پرسیارانەی کە سەرنجی ئێمە ڕاکێشا بوو هەڵبەتە لە پشتی ئەوەوە کۆمەڵێک شتی نایەسایی لەوانەیە ڕوویدا بێت یان هەندێک حاڵات هەبوو بێت کە ئەوە بوو بێتە هۆی پڕکردنەوەی هەندێک شتی تر کە ئەوە کرا بۆی ئێمە ڕێگریمان لەوە حاڵەتێکەوانە چی ینی زۆر جار گەشتیار هەڵخەڵەتێنراوە زۆر جار کۆمپانیاکان فرۆشتنی پێکراوە دەستا و دەستی کراوە ئەم گروپە لەم کۆمپانیایەوە دراوە بە یەکێکی نایاسایی یەکێک مۆڵەتی نەبووە یعنی جۆرێک لە یاریکردن هابووە بەس پاسەوە نیە کاریگەری هەبێت لەسەر و ئیسیقرار و یاخود ئەو پێشکەوتنی ئەو کێ بڕکێ ناتەندروستە بۆ کە نێوانی کۆمپانیەکانی عێراقا هەبووە لە ئێمە لە هەرێمی کوردستان بەسپاسەوە هیچ کۆمپانیەکمان نییە ینی هیچ چالاکیەکمان نییە کە مۆڵەتی نەبێت زۆری نەیان ئەگەر مۆڵەتی گەشت و گوزاریشی نەبوو بێت بۆ نمونە مۆڵەتی لە گروپێکی تری هەیە ینی لایەنێکی تری هەیە دامەزراوەیەکی تری هەیە بەڵام بەبێ چاودێری نییە بۆیە ئێمە هاتین چیمان کرد ئێمە هاتین لەگەڵ دەستەی گەشت و گوزاری عێراقا لەگەڵ کەرتی تایبەت بە هاوبەشی هەر سێ لایەنەکە گفتوگویەکی زۆرمان کرد کە دەبێ ڕێگری بکەن ئەوان لە کۆمپانیا وەهمیەکانی عێراق نێنە کوردستان و نابێ بەو شێوازە بێ بابەتی نرخ ژووری بازرگانی و وەزارەتی بازرگانی و پیشەسازی زۆر جاخت لەواکەنەوە بەڵام بەڕاستی ئێمە بە هەڵسەنگاندنمان بۆ بارودۆخی گەشت و گوزار لە هەموو دنیاە دەبینین نرخ ئازادە بازاری ئازاد و کەرتی تایبەت کە هۆی خۆی بازارێکی ئازادە تۆ ناتوانانی سنوورداری کەی بڵی دەبێ بەوەندە بێ بەڵام نابێ ئێمە چاودێرین بەسەر ئەوەی نابێ نرخەکە لەوەندە نزم بێ کە کاریگەری لەسەر کوڵەتی خزمەت گوزاریەکان دروستکە کەواتە بەرڵام ڕێژێکتان بۆ دیاری دڵنیاییەوە ئێمە دەمانەوێت هەر خۆی با بڵێن لە سیستمی ئەستێرەدانا لە پۆلێنە پۆلێنکردنە 4 ئەستێرە و 5 ئەستێرە هەمیشە نرخەکانیان بەرزترە بەرپرسیارەتی خزمەت گوزاریەکانیان بەرزترە و زۆرترە بۆیە کاتێک کە هۆتێلێک نرخەکەی دا ئەبەزێنێ ئەمە یەک دنیا پرسیار لەسەر هۆتێلەکە دروستە بێ کە دڵنیاین بەشێک لەو خزمەت گوزاریانەی کە لەسەر شانێتی جێبەجێ ناکا بۆ گەشتیارەکە بۆیە دێت بە نرخێکی زۆر هەرزان دەیدا بەوە ئەمە وا ئەکا کە
با بڵێن لایەنی ئاسایشی دەرونی گەشتیار تەندروستی گەشتیار لە ڕووی خۆراکیەوە لە ڕووی مانەوەیەوە لە ڕووی تەندروستیەوە ئەمانە هەمووی خاتە ژێر پرسیار بۆیە بەڕاستی تیمەکانی ئێمە لە بەڕێوەبەرایەتە گشتیەکان زۆر ماندوون لەسەر ئەمڕۆوە و ئەم ژمارە زۆری هاژە خانویستم لە بیداەت ئەوە بڵێم ئەم ژمارە زۆرە هەروە لە خۆڕا زیادی نەکردووە هەرێمی کوردستانە ئێمە لە 2021 من کاتێکە لە 2000 نهایەتی 2020 من دەست بەکار بووم کە لەگەڵ تیمەکانی گەشت و گوزار و بەڕێوەبەرایەتە گشتیەکان کە پیاچوونەوەمان کرد بە ئەو سیاسات و استراتیژەتی کە هەمانە سیرمان کرد لە ڕووی تیۆریەوە هیچ کێشەمان نییە بەڵام ئێمە لە ڕووی زانستی گەشتیاریەوە لە ڕووی هۆشیاری دامەزراوەیەوە ئێمە کەم و کوڕیمان زۆرە واتە تێگەشتنێکی هەڵە هەبوو لە ڕابردوو کە دەبێت کەرتی گەشت و گوزار تەنها ساحەب هۆتێلەکان و میوانخانە و چەشخانە و دامەزراوە گەشتیارەکە خۆی مەسئول بێت نا ئێستا حکوومەتی هەرێم بە سپاسەوە هەردوو بەڕێزان سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت خۆیان ڕاستە و خۆ لە بۆ نەجیاوازەکان لە بانگێشنامەکان لەو چالاکی و ئیڤنتانەی کە ئەکرێ هەمیشە لەسەر زاریان کەرتی گەشت و گوزار وەکو سێکتەرێکی گرنگ ئێمە هاتین لەسەر ئەوە کۆمەڵێک بنەما هەیە بۆی کە گەشتیار بێنی بۆ کوردستان جا من پێم خۆشە بنەماکان دوای ئەوە باس بکەین کە ئەو پرۆژانەی کە جێبەجێ کراوە ئێستایان هەندێکیان لە بواری جێبەجێکردندان لەلایەن کەرتی تایبەت و لەلایەن حکوومەتیشەوە کە هەندێک پرۆژە هەر بە سەرپەرشتی حکوومەت جێبەجێ کراوە ئەمە هەر خۆی بۆتە بەشێک لە پتەوکردنی ئەو ڕێگە چارەی کە کراوە جا هاوکارانم بابەتێکیان ئامادە کردووە لەسەر ئەو پرۆژە گرنگە گەشتیاریانەی کە لە هەرێمی کوردستانە جێبەجێکراوە پێم خۆشە بینەران بیبینن ئەوە سروشتی جوان و پرۆژە گرنگ و استراتیژەکانی هەرێمی کوردستان ببینن کە چ کاریگەریەکی هەیە لەسەر ڕاکێشانی زیاتری گەشتیار. پرۆژەیەکی گەشتیاریە و ماوەی ساڵێکە کراوەتەوە. بەشێکە لە پرۆژەی شنگلبانی گەشتیاری ڕواندز. خواستی زۆری گەشتیارانی لەسەرە. یەکێکە لەو دەیان پرۆژە گەشتیاریانەی لە سنوورەکە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئاسانکاری بۆ بنیادنانی کراوە. ئەکواپارک شمیرۆ کە ساڵی پێشتر کراوە لەلایەن سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان کە کاریگەری تەواوی هەیە لەسەر هاتنی گەشتیاران بۆ ئەو سنوورە لە هەر چاروەرزە و جگەلەوە زۆرترین ژمارەی گەشتیار لەو سنوورە سەردانی هاوارگەی شنگلبانی گەشتیاریەکەن. لە ئیدارەی سۆران ژێرخانێکی پتەوی گەشتیاری بنیاد نراوە و 500 شوێنی گەشتیاری هەن ئەمەش کاریگەری زۆری هەبووە بۆ بوژانەوەی ناوچەکە. لە هەمووی گرنگتریش دانانی ماستەرپلانێک بوو لە چوارچیوەی ئەو چەند ساڵی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە پەرەپێدانی زیاتر بە کەرتی گەشت و گوزار بکرێت. ئەو خۆشبەختانە ئەو ماستەرپلانەش ئێستا بەشەکی چوویتە قۆناغی جێبەجێکردن و بەشێکی کاری لەسەر دەکەین لەوەی بتوانین لەو چەند ساڵی داهاتوو ڕنگدانەوەیەکی ئیزابی هەبی و ڕنگدانەوەکەش بگاتە ئەو ئاستەی کە هەم ڕێژەی گەشتیاران زیاتر ببن لە ناوچەکە و زۆری گەشتیارەکانیش ڕاستی بگۆڕێن لەوەی کە تەنها گەشتیاری ناوخۆی نەبیت گەشتیاری بیانیش. ئیدارەی سۆران لەسەر ئاستی عراق و هەرێمی کوردستان لە بواری گەشتیاریدا ناسراوە. ساڵانە نزیکە 1.5 ملیۆن گەشتیار لە چواروەرزەدا سەردانی دەکەن. حکوومەتی هەرێمی کوردستان پلانی درێژمەودای داڕشتووە دەڤەرەکە بکاتە پایتەختی گەشتیاری و ببێتە ناوێکی ناسراو لەسەر ئاستی جیهانی. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پلانی 5 ساڵی داهاتووشدا ڕێژراوە بۆ ئەوەی ئێرە ببێتە نمونەیەکی گەشتیاری نەک لەسەر ئاستی عراق و هەرێمی کوردستان بەڵکو لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەنگاوەکانی کردەییش دەستیان پێکردووە. تەیفور محەممەد کوردستان 24 ئیداری سەربەخۆی سۆران. خاتو ئەمەل ئەوەی کە باستان کرد چۆن توانیوتانە ئەم چەند ساڵە قۆناغ بە قۆناغ کە من لە ئامارەکان نایبینم هێندە جیاوازیەکە دەرەکەوێت کە ساڵ بە ساڵ هەزاران و دەیان هەزار گەشتیار زیادی کردووە. هۆکارەکەی چی بووە؟
ینی بە خاڵ بە خاڵ هۆکارەکەی چی بۆ کەەوە واتان کردو ئەم جیاوازیە زۆرە لە زیادکردنی گەشتیارا بەدی بکرێ بەڵێ سەرەتا وەکو باسم کرد ئێمە استراتیژێکی ڕابردوو هەبوو سیاساتێک داڕێژرا بوو بەڵام نەچوو بە بواری جێبەجێکردنەوە بە شێوەیەکی گشتی بەڵەتە بەشێکی جێبەجێکرا بوو ئێمە هاتین سەر لە نوێ پیاچوونەوەمان کرد بە سپاسەوە لەگەڵ ڕێکخراونەوە دەوڵەتەکان و بە تایبەتی ڕێکخراوی UNDP بە سپاسەوە بە پاڵپشتی ڕێکخراوی USAID ئەمریکی ئێمە پیاچوونەوە طبعاان بە تەواوی ئەم سێکتەرانە ئەم ڕێگەزانێک کە هەیە لە کوردستانە پلانێکی هەر ساڵیماندانە لەو پلانە هەر ساڵیە بنەماکانی پێشخستنی کارتی گەشتیاری لە چه ئاستێکایە بۆ نمونە گەربین لە ڕووی جۆرەکانی گەشت و گوزارەوە چەند جۆر چالاکی گەشتیاری هەیە لە ڕابردووی دوورە دائیمەن ئەوەی کە بینیومانە هۆتێل و ڕستۆرانت و هەندێک سەیرانگای با بڵێن بێ خاڵ و گەلی علی بەگ و دوکان و دەربەندی خان و دهۆک هەندێک شوێنی هەبووە شەقلاوە بۆ ئەوانە بووە ئێستا سپاس بخوا لە هەمە جۆرکردنی چالاکی گەشتیارەکان بە هەزارەها چالاکی جۆرە جۆرمان هەیە ئەمە بەچی ڕێکمان خست بە ڕێنمایی بە سپاسەوە کە بەڕێز وەزیری شارەوانی گەشت و گوزار کۆمەڵێک لەو ڕێنمایانمان پەسەند کرا کە تایبەتە بەڕێخستنەوەی چالاکی گەشتیارەکان لە ڕووی سەفاریەوە لە ڕووی سەرکێشیەوە لە ڕووی چالاکی ئاواز لە وەرزەکانیشدا بەڵێ لە چالاکی زستانە چالاکی بەها هەموو ئەمە چالاکیانە ئێستا زیادی کردو ئەمە یەکێک بوولەوەی کە بابەتی شوێنەوارەکان کە ئێستا ژمارێکی زۆر لە شوێنەوارەکان نۆژەن کراوەتەوە و ڕێگەزەکانی ئێستا زیاتر بە بەرنامە و بە پلان لەگەڵ ڕێکخراونەوە دەوڵەتەکان لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە سەرپەرشتی زۆرێک لە شوێنەوارە مێژوویەکان و شوێنەوەرە ئاینەکانەکرێ وەلایەنێکی تر ئەوە بوو کە چۆن وا بکەین ئێمە کوردستان بناسێنین وەکوی خۆت بەڕێزت شتێککە دوت لە ڕابردوودا لەبەرەوەی کە عێراق بۆ خۆی ناسەقامگیریەکی گەورەی هەبووە خەڵکێکی زۆرە ترسان لە تەقینەوەی زۆر بابەت و زۆر بابەتی ئەوە ئەمە وای کرده بوو کە هەرێمی کوردستانیش بوو بە قوربانی لەو ڕۆوە کە گەشتیاری بیانی نەهاتۆتە کوردستان لەبەرەوەی ناتوانن بێن لەبەرەوەی بابەتی ئەمنیێت و ئاسایشە ئێمە هاتین چیمان کرد ئێمە هاتین بە بەرنامە بانگێشت و داوەتنامەمان کرد بۆ کۆمەڵێک لە گەڕیدەکانی وڵاتانی کەندا وڵاتانی ئەوروپا بلۆگەرەکان یوتوبەرەکان اینجا ئەمانە هەمووی وای کرد کە هاتن کوردستانیان بینی زۆر بەلانەوە سیر بوو چۆن دەبێت کوردستان وابێت و لە غائب بێ لە زهنیەتی گەشتیاری عەرەبی لە کاتێک ئابینی ئەو پێگەی کوردستان کە بۆ کوتم بەم هەموو تەوقەی کە دراوە لە ڕووی سیاسی ئابووری بەڵام وەکو ئەوەیە کە تۆ دەجار دەهێندە ئازایەتی بنوێنی لە هەرێمی کوردستانەوە جا پێم ئەمە تەواوی کەمێک بفەرمێن عەفوەن بۆی ئەمە بابەتی مارکێتین بابەتی ئەوەی کە لە هەموو پلتفۆرمەکانی سوۆشیال میدیا دەستگای ڕاگەیاندن فەرمانگەی میدیا و زانیاری ئەمانە هەمووی لە تۆمارکردنی ڤیددیۆی زیاتر و لە بانگێشکردنە جگە لەوانە ئێمە کۆمەڵێک فستیڤالی زۆر گەورەمان ئەنجامدا لە کوردستانی سایبینی فستیڤالی سێو هەیە هەنجیر هەیە هەنار هەیە و ئێستا کێبڕکەیەک لە نێوانی شارەکان دروست بۆ ئەوە بکرێت بابەتێکی تر بابەتی ئەوەیە کە بەرهەمە کشت و کاڵەکان بە سپاسەوە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ جەنابی کاقوبات سەرپەرشتی پرۆژێکی گەورەی ئێماکە کە خۆی بابەتی گەشت و کاڵە کە بەستنەوەی گوندەکانی کوردستان لەگەڵ کەرتی گەشتیاری واتە بە گەشتیاریکردنی ناوچە کشت و کاڵەکان بۆ ناوچە گەشتیاری کە ئێستا لە ئاوێسەر وەکو ئەزمون پرۆژەیەکمان هەیە لە داهاتوێکی نزیکە ئەکرێتەوە بابەتی ئەوەی کە ڕاستەوخۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بانگشتی کۆمپانیەکانەکە بۆ ئەوەی ئێستا لە سۆران لە کەلار لە دهۆک لە سلەیمانی 2 ساڵی تر دڵنیاتانەکەمەوە کوردستان بە جۆرێکی ترە بیننەوە لەبەرەوەی زیادبوونی تەلەفریکەکان زیادبوونی چالاکی گەشتیارەکان زیادبوونی ناوچە ئاویەکان کە چالاکی گەشتیاریتیایە بەدەر لەمانە بابەتی توانە مرۆیەکان کە ئێمە بەڕاستی دەستیکاری کوردستانی خەریب بوو لە ناوەچوو لە کوردستانە ئێمە هاتین سەر لە نوێ وا بکەین کە دەرچوانی گەشت و گوزار دەرچوانی هونەرە جوانەکان تەنانەت خاتۆمەل ئەو خانمانەی کە لە ماڵەوەن خۆیان بە یەکێک لە سنبوولە ناسراوەکانی شارەکەی خۆی بتوانێت
کێبڕکێ بکە لە ناو فستیڤالەکانەکە من زۆر جار بینیومە وای لێت کە چەند ساڵێک تر هیوادارین وەکو هەر وڵاتێکی پێشکەوتوو ببینین هەر شارێک ناوبانگی لە خواردنێکە هەبێت یاخود لە بابەتێکی دەستیا هەبێت و نمایشی بکات ئەمانە لەلایەک کە هەمویان ئەتوانین بڵێن سونبول و تۆپی پێشکەوتنەکانن بەڵام بە دەریژنین لە هەندێک گرفت و کێشەی سەرەتایی بە یاخود گەورە بێ جا بۆ ئەمانە پێویستە بگەڕێنەوە بزانین کە ئایا ئەو کێشانەی کە ئێستا هەیە لەسەر هەموو لایەنە گەشتیاریەکان بە تایبەت کە بینیمان لە ماوەی ڕابردووە بڕێک باجدانرا بەڵام حکوومەت بەلابرتنی لەسەر ڕێستۆرانت و لەسەر هۆتێل و میوانخانەکان بەڵام ئێستا هەندێک خەڵک لەیەکە یاخود با ڕووبکەمە بەڕێستان کاک زیرەک کاچمە ڕێستۆرانتێک یاچمە میوانخانەیەک ئەو پسوڵەی کە یەتە بەردەمم هێشتا باجەکەی لەسرە بەڵام بە جۆرێکی تریان دیاری کراوەیان بە خزمەت گوزاری پێت ئەفرۆشێتەوە ئایا ئێوە لەسەر ئەمە چیتان کردو بۆی کە ئەم گلەی و گازندێنێت سەر ئەو لایەنەوە ئەم یاخۆ با بڵێن قورساییە نەکەوێت سەر میوانەکە سەر ئەو کەسەی کاچێت کە من ئەچم بۆ چێشخانەیەک بڵێ ئەمە طبعاً ئەو سەتادەیە پێش ئێستا لەسەر 4 ئەستێرە و 5 ئەستێرە بوو ئەمە لادرا بە بڕیاری جەنابی سەرۆک وەزیران لادرا ئەمەی هەیە ئێستا طبعاً سعرەکان دێتن سەر شوێنەکان هەندێک شوێن هەنا یعنی ڕاقینە 5 ئەستێرە و 4 ئەستێرە شوێنەکانیان گرانە یعنی کرەیان گرانە کارمەندیان گرانن سەتادە لە خدمە یعنی خدمەی یعنی کەوەکو لە بۆ کارمەندەکان بەڵام تیمەکانی گەشت و گوزار بەڕێوەبراتی گەشت و گوزار سەردانی ئەو شوێنانەیە کردێ لە دەفتەریان نووسە ئەمە کە وەکو ئەم خۆێمەش وەکو کۆمەڵە لە لزنینە نووسیتیان نابێ ئەو سەتەدا وەگرێ ئێستا بۆ نمونە دوێنێ شخصێک تەلیفۆنی بۆ کردم گوتی چوویمە کەفتریایەک لە سەتادا سەرڤیزی نووسی ئەفو سەرڤیزی نووسیوە تەلەفۆن بۆ خاوەنی کەفتریاکە کرد گوتم لۆ دادناوە نەنووسراوە لە دەفتەرەکە نابی گوتی ئەم لێرە نەبووم نزانم چۆن پاش ساعتێک تەلیفۆنی کرد گوتی لامانداتەوە و هەندێک شوێن هەنا زاتان هەیە بۆ ئەو لێپێچینەوە بۆ ئەو ڕێگانی کە ئەبێتە ئاستەنگ لە بەردەم خەڵکە مەسرفێکی زیاد لە خەڵکی وەربگرن ئەمانەی ئەو سێرڤزەی وەردەگرن ئەوەل جار تەنبیه دەکرێن لە دەفتەرێکیان هەیە ئی گەشت و گوزارە لەوێ لە چێشخانەکە دەنووسێ بحید ئەوە لە سەتادا وەردەگرێ ئەوە ئینذاری یەکەمە ئینذاری دووەم دەدرێتێ ئینذاری سێم یان غرامە یان قەپاتکردن لە ڕێگای قایمقامەتی قەزای ناوەندی هەولێر باشە کاک زیرەک من هەندێک شوێن ئەچم نرخەکان زۆر جیاوازی هەیە یان بۆ نمونە براندێکی خواردنە کە لە پاریس هەیە لە نیویۆرک هەیە لە بەرلین هەیە لە ئیتالیا هەیە لەم شوێنانە ئەم براندە لە هەولێریش هەیە بە خۆشحاڵیەوە خەڵکی ئەمە لی بێبەژنیە ئەبینین جیاوازی نرخەکەی زۆر زیاترە لەو شوێنانش ئاساییە هیچ نەبێ لە ئاستی ئەوەیە بێ ئێمەش پایتەختین ئێمەش هەرێمی کوردستانین پێشکەوتون شایەنێتی بەڵام ئەم نرخە بۆچی زیاترە یان بێجگە لەمە هەر لە ڕێستۆرانتێک لەگەڵ ڕێستۆرانتێکی ترە یان لە مارکێتێک لەگە مارکێتێکی کە نرخەکە زۆر بەرزە خەڵک ئێستا زۆر بە تایبەت گلەیی لەواکە ئەم نرخە بەرزانە بۆ شوێنەکان جیاوازن ئێستا ئەمە دوو مۆڵەتمان هەیە مۆڵەتی گەشت و گوزار مۆڵەتی ملی مۆڵەتی ملی نابێ هەر خواردنێک لە 5,000 زیاتر بێ مۆڵەتی گەشت و گوزار وەچی ئەمەلخان گوتی ئازادە لەبەر ئەوەی ئەگەر نرخەکەی زۆر گرانبی بەخۆی زەرەر دەکات کەس ناستەکەنی یعنی ئێستا مەتەنە شوێنێکەیە بابرێن ڕۆستڕاندێک براند 5 ئەستێرە شخصێک دێتن 2 سەعات دادەنیشی کافەیەکی دەخواتن مەتەنە تەبری دەکەی آخر مۆدێلە گەڕازی هەیە ڕاوەستا لە پێش یعنی مواسەفاتی وەک مواسەفاتەکانی دینیە ئەوجا ئەمە ئەگەر زۆرکە نرخەکەی 5 خات و ئەمەل بۆ نمونە من بچم لە ڕێستۆرانتە براندێکە کە لە وڵاتێکی ئەوروپا هەیە بە هەمان شێوە زیاتر بێ نرخەکەی ینی ئەمە ئەبێت وابێت هاژە خان ئیشکالێتەکە تەنها لە نرخانیە بەڕاستی من
وەکو ئەوەی کە ینی ئەرکە لە سرم کە بەرگری لە کەرتی تایبەت بکەم چکە بە سپاسەوە ئەوەی کە لە کوردستانە هاوکاری سەرەکی دامەزراوەکانی گەشت و گوزارن کەرتی تایبەتە لە کۆمپانیاکان لە چێشخانە و میوانخانە و چالاکیەکانی خۆیان کە گەنجانێکن ئیشکالێتەکە لە شوێنێکی ترایە بەڕاستی کە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی داهاتوو گوێ لەو ئازارە بگرێت کە بەڕاستی پاشاگەردانێکی زۆر هەیە لە سندنی بەناوی باج و ڕسومات و کرێ و یعنی هەریەکەی هەر دامەزراوەیەک ناوێکی لە خۆی ناوە و هاتووە لەسەر کەرتی تایبەت دەیەوێت بۆ نمونە دوێنێ بەڕێوەبەری گەشت و گوزاری هەڵەبجە تەلەفۆنی بۆ کردم ئەڵێ ینی حسابم کردووە شاری هەڵەبجە تازە ینی بە خۆشحاڵیەوە کە بۆتە پارێزگا ناکرێ پارێزگایەکی وەکو هەڵەبجە کە تازە گەشە کات و تازە فراوانە بێت و تازە چالاکیەکانی زیادەکات هەمان ئەو ڕسومات و باجەی کە لەسەر هەڵەبجە هەیە یان لەسەر سۆران هەیە کە ئیدارێکی سەربەخۆی تازەیە لەسەر هەولێر هەمان شت بێت واتە دەبێت پۆڵێنکردن جیاوازی بکرێت لەوەی ئێمە هەڵەیەکمان هەیە کە ڕسومات لە یەک ئەستێرەیەک لە هەولێر هەمان ئەو ڕسوماتەیە کە لە کەلار و لە کفری و لە سۆران و لە ئامێدی و ئاکرێ و قەڵات زەوڕانی ئەکرێت نابشتیوە ئەبێت تۆ بە پێی جەدوای ئابووری ئەو شوێنە ئەم شوێنە چەنە بۆیە ئەگەر کەرتی تایبەت ئەم خاوەن پرۆژانە خاوەن چێشخانە و میوانخانانە ئەرکەکانیان تۆزە لەسەر شانیان کەم بێتەوە و ڕێک بخرێتەوە ئەم دامەزراوانە بە تێگەیشتنێکی دروست ئێستا ئەو ئاچێتە هەر هوتێلێکەوە یان نەچێتە مەطعمێکەوە لەو دقەیە ئەبینێ بوو نمونە 20 کەس لە هوتێلەکەی ئەو مە ئیشی زۆرە کەواتە بە زیاد ڕسوماتی لەسەر بنووسین ئەم تێنەگەیشتنە و ئەم نەخوێندنەوەی وای کردووە کە زیاتر لە 9 دەستگا لەسەر کەرتی گەشتیاری داوای کرێ و داوای ڕسومات و ئەوەکە ئەمە زۆر جارەمە ئەش بێتە ئەوەی کە ئەگەر بۆ نمونە لایەنێک لێشی وەرنەگیرا ببێتە بیانوویەک بۆی بڵێ من باجم زۆر حەقەکە لە خەڵک بکاتە هەندێک بابەت هەیە سیادیە لە هەموو دنیاە زەریبەیە ڕسوماتە بۆ شتێک کە ئەکرێت بەڵام ناکرێت لە دەلایترەوە تۆ بە بیانووی جیاواز و بەڕێنمایی هەندێک شتی لێ بزێن بۆی ئەگەر ئەمە ڕێخینەوە لە کابینەی داهاتوو بابەتی نرخ ئەو کاتە ئێمە دەبێت شەڕ لەسەر خزمەت گوزاری بکەین زیرە قسێکی جوانی کرد من ئەگەر بزانم خزمەت گوزاری ئەم چێشخانەیە بەرزترە لە خزمەت گوزاری چێشخانەیەکی تر ڕاست دەچمە ئەوە بەڵام ئێمە بۆ ئەوەی هاوسەنگیەک بۆ هاوڵاتیان دامەزرێنین چیمان کردووە ئێستا دەمانەوێ چێشخانە میلیەکانیش بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان و لەگەڵ قائم قامیەت خزمەت گوزاریەکانی چێشخانەکانی یەک ئەستێرە و دوو ئەستێرە دەبێ هاوتەریب بێ لەگەڵ خزمەت گوزاریەکانی سەرەوە بۆیە ئەو کاتە تۆ ناچیتە چێشخانەیەکی گران ئەچیتە چێشخانەیەکی هەر خۆشتریشە بێگومان زۆر جار خواردنی چێشخانەیەکی میلی برنج و شلەیەک کە بە خۆماڵی بێ و کوردی بێ زۆر خۆشترە لە فاسفودێک هاوڵاتی ڕوویتەیەەکە کاکێ من خاتون بەس من لە حەزێک زیاد دێک لە سەقسەکەی پێم خۆشە هەر حەزەکەم بێمەوە لای بەڕێزیشتان مەسەلەی گرانی نرخەکان زۆر جار هەیە خاوەن هوتێل خاوەن چێشخانەکە ینی وەکو ئەمەلخان باسێکی ڕسومات و زائیدەن کارەبا ینی نرخی کارەبا ئەمن دوێنە کە لە هوتێلەکەی خۆم حسابێکم کردووە لەگەڵ برادرێک لە ماوەی مانگێک و 24 ڕۆژ 21 میلیۆن کارەبان بۆ هاتووە 21 میلیۆن کارەبا ئەمە چەند ئیش بکەم چەندەمە کرێکار ئەم ناچارم چ بکەم ناچارم کرێکە زیاد بکەم لەسەر خەڵک ینی ئەمە ئەتو بیدایەتی لە بەرنامەکە کە دەستت پێکرد گوتت کەرتی وەکو پیشەسازی وایە هەمومان دەڵێن پیشەسازیە هۆتێل بەس لە هەمان کات لە کاتی پارە وەرگرتنی کارەبە بە بازرگانی لێم وەردەگرێت پیشەسازی نرخی هەر وحدێکی کارەبایی هەر کیلۆواتێکی 120,000 دینارە ئێستا لە هوتێل 185 دینار وەردەگرێت یعنی نرخەکە هەر زۆر گرانە ینی ئەمن وەکو ماڵێک نیم بڵێ من احتفاظ پێ دەکەم یەڵە گڵۆپەکەی دەرەوە دەکوژێنمەوە ئەمن هوتێلم ئەم سیمان شار جوان دەکەم
ئەمن هوتێلەکە زینەی بۆ دەکەم ئەمن ئینارەت پێ دەکەم بە بەردەماشەوە ئەگەر میوانی هەبێ و نەبێ میوانم هەبێ ژوورەکانی هەر فێنک بێ بێ گڵۆپەکانی هەری ئیشکا بێ جالم چالاکەکانی هەبێ ڕاستە بێگومان ئەوە وەکو خاتو ئەمەلیش ئاماژەی پێکرد لە یاخو با بڵێن لە کابینەی داهاتووە کە ئەمانە ڕێک بخرێتەوە بەڕاستی هەرێمی کوردستان وەکوتم بە بەردەوامی لەگەڵ ئەم هەموو قەیرانەی لەسەری بووە توانیوێتی دەجار ئازایەتیە کە ئەم کارانە کراوە ئەم بابەتانەش ئەتوانرێ کاری لەسەر بکرێ بەڵام ئەوەی من مەبەسمە حەزەکەم لە ئێوەی پرسم چی ئەکەن بۆی کە مارکێتینی زیاتر بکەن بۆی کە گەشتیار بمێنێتەوە ئێوە بە چ ڕێگەیەگە توانن ئەم با بازارکردنە بکەن بۆی کە گەشتیارێک لە بریەوەی کە ڕۆژێک بمێنێتەوە سێ شەو بمێنێتەوە چونکە مانەوەی گەشتیار بە شەو باشترەوە گلەوەی کە هەر بێت و پیاتێ پەڕێ و بڕوات خاتون ئەمن پێم گوتی لە ئەساسی مانەوەی گەشتیار لەو شوێنە ببینێتەوە دەگەڕێتەوە سەر خزمەت گوزاریەکان ئەگەر هاتو ئەمن ڕسوماتێکی زۆرم لەسەر بوو ئەم دەستخۆش لە حکوومەت دەکەم هەندێک بۆ ئاخیرە کەمێک ڕسوماتە بوو 100 ئەوە دایبەزان زۆر باش بوو بەس بوونی کارە بە 24 ساعتی شتێکی زۆر باش بوو بۆ ئێمە بە هوتێلەکان خاوەن هوتێلەکان زۆر باش بوو بەس چییە کرێکەی زیادە ڕسوماتەکان زیادن لە پێویست زیاد لە پێویستن ئەگەر هاتوو ڕسوماتەکان کەم بکرێنەوە وەکو حکوومەت پاڵپشتمان بیت ئەمە وەکو مستەسمر ئەمە زۆر شتێ دەتوانین بکەین دەتوانم بینای هوتێلەکەم هەموو ساڵێک تعمیر کەمەوە ئەو کاتە میوان تەمەشارەکە خزمەت گازارێکە زۆر زیاترە بینایەکە جوانە خاوێنە بەس ئەگەر ئەمن هەموو ئەو پارێکە ئیش دەکەم بدەمە ڕسومات و بدەمە کارەبا ئەدی چ بدەمە هوتێلەکەم تعمیری پێ بەڵام کاکێ من ئەوەش هەیە با بزانین ئەو باج و ڕسوماتی کە دانراوە لە هەرێمی کوردستان 100 جار باشتر نییە لەوەی کە لە وڵاتێکی تر لەسەر هاوڵاتیەکە کە تۆ نەک خاوەنی هۆتێلبی هەر تەنانەت خاوەنی ماڵەکەی خۆت شت بیت دنیایەک باج و ڕسوماتت لەسرە لەگەڵتم بەس لە ئێستا کە بۆ نمونە ئەتۆ دەچێت هوتێلێکی لە تورکیا لە هاوتەریبی هوتێلەکەی بێن حکومەت زۆر شتەیە هاوکاری دەکات لە کارەبا حسابی بازرگانیت بۆ ناکات لە ڕسومات من پێم خۆشەوەکو داواکاری ئێوە بێ و ڕووکەنەوەی کە چاوتان لەوەیە حکوومەتێک چونکە حکوومەتی خۆمان و هەرێمی کوردستانە لە کابینەی داهاتۆی شەڵا بە زووترین کات ئەوکە هەندێک گرفتی دیکە هەیە کە ئەمە جیا لە کەرتی تایبەت جیا لە حکوومەت جیا لە دەستی مرۆیی هەندێک گرفتە کە ڕوبەڕووی هەموو جیهان بۆ تۆیش تێکچوونی کەشوهەوایە ئەمە بە جۆرە کاریگەری هەبووە لە سەرکەرتی گەشتیاری جا پێمان خۆشە بزانین گۆڕانکاریە ژینگەییەکان و گۆڕانکاری کەش و هەواش لەگەڵ یاوکەمی باران تا چەند کاریگەری هەبووە لەسەر پێشخستنی کەرتی گەشت و گوزار هاوکارانمان پاکێجێکیان ئامادە کردووە بینەریە بین دیمەنەکان زەی بچووکن لە دەربەندی ڕانیا لە دوو کاتی جیاوازدا لەو دیمەنانە ساڵی ڕابردوو کە باران بارین لە ئاستێکی باشدا بوو بەلەمە گەشتیاریەکان لە دەربەندی ڕانیا گەشتی ناو ئاو بە گەشتیاران دەکەن ئەو دیمەنانەش ئەم ساڵە تیایدا دەردەکەوێ ئاستی ئاوی زەی بچووک بە تەواوی کەمی کردووە ئەوە کاریگەری لەسەر هاتنی گەشتیاران هەیە ساڵی ڕابردوو دروست لێرە بەلەمە گەشتیاریەکان لە دەربەندی ڕانیا گەشتی ناو ئاویان بە گەشتیاران دەکرد بەڵام ئێستا تەنها تو لە ڕووبارێکی لێماوەتەوە بەهۆی ڕێژەی کەمی بارانبارین لەم ساڵدا بێگومان کەمبوونەوەی ئاستی ئاوی سەرچاوە ئاویەکانی نزیک لە پرۆژە گەشتیاریەکان ئەم ساڵ کاریگەری لەسەر کەمبوونەوەی ژمارەی گەشتیارانش دەبێت ئێرە پرۆژەیەکی گەشتیاریە لە دڵی دەربەندی ڕانیەدا دەڕوانەیە بەسەر زەی بچووکدا چەندین کەس لێرە دەرفەتی کاریان دەستکەوتووە شوێنی دانیشتنی میوانەکان سونەتی و لەسەر دەستوری کۆنی کوردەواری و خێزانیە شێف شاخەوان خاوەنی پرۆژەکەیە مۆڵەتی لە دەستەی گەشت و گوزار وەرگرتووە کەمبوونەوەی ئاو لە زەی بچووک و دەربەندی ڕانیا بۆتە هۆی کەمبوونەوەی هاتنی گەشتیاران بۆ دەربەند و کاریگەری لەسەر پرۆژە گەشتیاریەکەی ئەوانیش هەبووە ساڵانی تر بەخوای ئێرە بەر نەدەکەوت کە بە تایبەتی جومعان نەک بڵێ هەموو ڕۆژانێک ئاو زۆر بوو ئەو ساڵ ئاو کەم بوو و ئێستاش کە خەڵکانێک دەن زیاتر ڕۆژانی جومعە گەشتار کە ڕوو لێرە بکە ئیدارە ڕاپەڕی ناوچەیەکی شاخاوی و دەوڵەمەندە بە سەرچاوی ئاوی زۆرنەی سەیرانگا و ناوچە گەشتیاریەکان لە نزیک سەرچاوە ئاویەکانن ئەوەش هۆکاری ڕاکێشانی گەشتیارانە
کەمبوونەوەی ئاوی سەرچاوە ئاویەکان پێشبینی کراوە کە کاریگەری خراپ لەسەر هاتنی گەشتیاران دابنێت. ئەو سەیرانگایانش کە هاوینە هەوارن زیاتر لای ئێمە کە دروستورەکەی ئێمە ژمارەیان زۆرە زیاتر لە 100 سەیرانگاش زیاترە بە تایبەتی لە هەردوو سنووری ناحی سەرکەبکان و ناحی هەڵشۆ بە تاکید ئەم وشکە ساڵی و تەسیراتی دەبێت چونکە بەڕاستی ئەمانە بەشێکەوە هاوینە هاوارانە بەخۆی ئەو ڕووبار و ئاوەکانەوە جوانە و سەرنجی گەشتیار و سەیرانکەران بۆ خۆیان ڕادەکێشن. ناوچە گەشتیاریەکانی ئیداری ڕاپەڕین سەیرانکەر و گەشتیاری ناوخۆ دەرەوەشی بۆ دێت. تەنها لە مانگی 5 ئەم ساڵدا کە هیچ پشوو بۆنەیەکی ئۆتۆی تێدا نەبووە کاریگەری لەسەر سێکتەری گەشتیاری هەبێ 7,000 گەشتیار لە دەواازەی سنووری کشێلەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانەوە داخلی ئیدارەی ڕاپەڕین و هەرێمی کوردستان بوو. عارەسەمی کوردستان 24 ڕانی خاتو ئەمەل بەشێکی زۆری ڕاکێشانی گەشتیار بۆ هەرێمی کوردستان ناوچە سروشتیەکانە ئەوەیە کە خوا پێیداوین چونکە هەرێمی کوردستان ناوچێکی دەوڵەمەندە شوێنە گەشتیاریەکانمان پشتی بە ئەو ژینگە ئەو سروشتە جوانە بەستووە بەڵام گۆڕانی کەشوهەوا کە با بڵێن شتێکە لەسەر جیهان ڕەنگیاوەتەوە لە هەرێمی کوردستانیش بێبەش نەبووین جا ئەمە تا چەند کاریگەری هەبووە لەسەر کەرتی گەشتیاری و ئێوەش چیتان کردو بۆ ئەوەی کە بتوانن هەم بەرەنگاری بنەوە و پلانێکتان دانابێ بۆی کە بتوانن هاوتەریب لەگەڵ گۆڕانکاریەکانە خۆتان بگونجێنن. بە دڵنیاییەوە ئێمە بە سپاسەوە بۆ دامەزراوە پەیوەندیدارەکان کە هەردوو وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاودێری لەگەڵ دەستەی ژینگە و لەگەڵ لیژنە جیاوازەکان و تایبەتمەندەکان ئێمە لیژنەی تایبەتمەندمان هەیە و بە پلان ئیش لەسەرەوەکەین کە ئەم گۆڕانی کەشوهەوا کاریگەریەکانی زیاتر نەبێت لەسەر هەرێمی کوردستان ئەوش بەوەیە کە ناوچە ئاویەکان زیاد بکرێت کە بە سپاسەوە ئێستا پلانی حکوومەتی هەرێم بۆ زیادبوونی بەنداوەکان لە هەرێمی کوردستان یەکێک کە لەوانەی کە بابەتی کەمئاوی چارەسەرەکات بابەتی چاندنی نەمام و زیادکردنی سەوزایەکان ئێمە لە تەواوی پرۆژە گەشتیارەکانمان جەخت لەواکەینەوە نەک لە 125 بێ ڕێژەکە زۆر زیاتر بێ چالاکی گەشتیاری پاکردنەوەی کانیاوەکان و ڕێخستنەوەی سەر لە نوێ ئەو تافگە و ناوچە گەشتیارانەی کە چالاکی ئاویتیایە ئەوەی کە جێگای دڵخۆشیە هەرێمی کوردستان هەر چوار وەرزەکەی سپاس بۆ خواوەرزی گەشتیاریە واتە ئێمە ناوچەمان هەیە بەفرە بارێتەوە هێشتا بەفر نەڕۆشتووە ینی بەفریتایە و کانیاوەکانیشمان وە تافگەکان لە کوردستانە ئەمانە ڕگەزێکی گرنگن بۆیە سێ ئەرکە ئەرکێکیان کە حکوومەتە ئێمەین کە ڕێژەی سەوزایی زیادکەین چکە بەڕاستی وەکو خۆت وتت هەموو خۆڵبارینێک هەموو وشکە ساڵیەک هەموو لافاوێک حتى لە زۆربوونی ئاویشە کە کارەساتی سروشتی خوانەکە لافا و ڕووەدا گەلێک لە ناوچە گەشتارەکان ئەگەر بە ڕێکاری خۆی بە زانستی دەستنیشان نەکرابێ ڕوبەڕووی ژێر ئاوکەوتن و ئەوە بنەوە بۆی لە هەردوو حاڵەتەکەیە دەستەی گەشت و گوزار بە هەماهەنگی دەمانەوێ ینی بەرەنگاری ئەم حاڵەتانە ببینەوە کە ئینشەڵا ئەو ڕێژەیە کە دەستنیشان کردەوە زیاد نەبێ ئەویش بەوەیە کە هەم سەوزایی زیادکەین و هەم هوشیاری دامەزراوەکان زۆر جار بەکارهێنانی زیاد لە پێویستی ئاو زۆر جار نەبوونی سەوزایی لە ناوچە گەشتیارەکان کە دەرونی گەشتیار وەکو پێویست ئاسوودە نابێ سێمە بەرنامە لە ناو باخچەیەکی گەورە کە ناشناڵ پارکێکی گەورەیە هیوا دەخوازم کە هەرێمی کوردستان و لێرەوە داوام لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەوەیە کە لە ساڵانی داهاتووە بابەتی ناشناڵ پارک لە کوردستانە زۆر زیاد بکرێت ئێمە لە هەردوو ناوچەی گەرمیان و ناوچەی بەرزان ناوچە پارێزراوەکان هەیە کە ئاژەڵە کێویەکان و تەواوی باڵندە و پەلەوەرەکان تایە بە ئاسوودەیی و ئێستا ئەوەی کە زۆر دڵخۆشمەکە هاوڵاتێکی زۆر هوشیارێکی لا دروست بووە کە دەتوێ لە ناوچە پارێزراوەکانە ئاودا ئەنێ کامێرەدا ئەنێ خواردن بۆ ئاژەڵە کێویەکان ئەمە هەمووی بەشێکن لە پڕکردنەوەی پێداویستەکانی ڕوبەڕووبوونەوەی کەشوهەوا لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی ژینگە ینی ئەم ژینگە پارێزیە وامان لێکا کە هەندێک گەشتیاریمان هەیە حەزی لێ بچێتە ناوچەی بارزان بەس بۆ ئەوەی ناوچە پارێزراوەکان ببینێ ئاسکەکان ببینێ بچێتە قەرەداخ و ناوچەی دەربەندی خان ئەو شتە ببینێتەوە بۆیە دەمانەوێ ئەم جۆرە باخچانە
لە هەموو دنیاە زۆرە دەمانوێت لە کوردستان زیاد بێ و هیوادارم لێرەوە خێزانەکانیش لە دایکبوونی هەر مناڵێک هاوسەرگیری هەر کوڕ و کچێک چالاکیەکی دڵخۆشکر بۆ هەر خێزانێک هەمومان بەشێک بین لە چاندنی نەمامێک بۆ خۆی پرۆژێکی زۆر جوانیش هەیە هەر کاتێک هەر خێزانێک کە مناڵێکیانە بێ ئەتوانن بچن درەختێک وەرگرن و بیچێنن من بۆ خۆم کوڕەکەم ئێستا تەمەنێکی هەیە ئەو درەختەی کە لەگەڵ لە دایک بوونیا چاندومە زۆر دڵی پێخۆشە چونکە تەمەنی هاوتەمەنی ئەمە درێژ بێ زۆر سپاس ئەمە شتێکی زۆر باشە بەدەر لەلایەنە ژینگەکەی خات و ئەمەل هەموو ئەمانە وای کردو هەلی کاری زیاتر بڕخسێ بۆ ئەمە پێویستەکە کاکزیرەک تۆ پێمان بڵێ لەگەڵ ئەو ڕێژە هۆتێلی هەیە کە نزیکەی 500 هۆتێل هەیە لە هەرێمی کوردستانە ئەمە تا چەند بۆتە هۆی ڕەخساندنی هەلی کار بۆ ناوخۆی خۆمان لە کاتێکا کە حکوومەت بە بڕیار سەپاندوێتی و پێی وتون کە ئەبێ 175 ئەم دەستی کارە خەڵکی خۆمان بێت طبعا هەر دێمە سەر تیمەکان دەستنە سەر چێشخانەکان هوتێلەکان ئەو کارماندان ئەمە بەڕاستی داواش لە ئەمەلخانیشمان کردیەوە معهدمان دەوێت معهد کە وەکو خەریجی وەڵەو کردیتی ئەمەلخان چەند کەس هاتنە لایمە لە کۆمەڵ کارمەندی یعنی زۆر کەممان هەیە بڵە خەسی خۆمان کارمەندی خۆمان کوردەواری ئەو هەستا هەفتا پێنجەکە عێراق هەمووی یعنی نابەست کوربی عێراقیش بی بەس لە زیاتر لە 135 هەتا زیاتر لە 135 کوردبی ئەمە معهدمان دەوێت معهدێکمان دەوێت بحەید ئەمر بکرێ بەسەر چێشخانەکان هوتێلەکان کارمەندەکان بێن بخینن هەتا لە بۆ 15 ڕۆژیش ئامادە بکرێن و بێن ئیشکەن بەڕاستی کارمەندی کورد زۆر کەمە یعنی زۆر کەمە حەز لەو ئیشە ناکەن یعنی بڵەخەز هەندێک شوێن هەیە کە وەکو نادی شەوانەیە یان وەکو بارە حەز ناکەن لە شوێنانە ئیشکەن بەڵام چێشخانەکانی خۆمان ئەوانی گوتمەکەی خۆمانن ئی خەڵکی هەولێرن یان خەڵکی کوردستانن کارماندەکانە 100 هەتا 190 کوردن هەموو کوردن ڕاستە لێرەیە ینی زۆر پێویستە کە هەمومان بیڵێنەوە لەسەر ئەمە زۆر جەخت بکەینەوە کە تکایە بە مۆرکی کوردەواری و کللتوری کوردەواریمان لە دەستنین بە تایبەت کە ئێمە چینە ناوچەیەک یاخود خاوەنی پرۆژێکی گەشتیارین یان دوکانێکمان هەیە کوردانە فرۆشیاری بکە کوردانە مامەڵە بکە کوردانە بازرگانی بکە ئەمە زۆر گرنگە لە ناوی شوێنەکەت هەتا ئەگاتە فرۆشتنت لەگەڵ کارمەندەکە لەگەڵ کڕیارەکەت پێویستەکە کوردانە بیت بۆی کە ئەم کللتوری خۆمان پارێزین و خزمەتیش لە هەر بێگانەیە من لەسەر ئەوەی کاکزیرەک من ئێستا مەترسی ئەوم هەیە کە زۆرێک لە کارمەندە شارەزا و بەتواناکان کە لە ڕووی لێ هاتوویی چێشخانە و میوانخانە و خزمەت گوزارەکان خەڵکی وڵاتی سووریان ینی زۆرێک لەوانە ئەگەر بە ڕێژەیەکی زۆر ئەوانە بڕۆنەوە لەوانەیە دەستی کاری کوردستانی بۆ ئێمە زۆر بە تایبەتی لە چێشخانە و میوانخانە 4 ئەستێرە و 5 ئەستێرە و 3 ئەستێرەکان بۆی لێرەوە بانگەوازەکەم بۆ گەنجانی کوردستان تکایە ئێمە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە شەڕی ئەوەمان کردووە کە بە سوپاسەوە سەرۆکاتیان جومەنی وەزیرانش کردی بە بڕیار کە دەبێ کارمەندی کوردستانی لە 175 بێ بەڵام ئەمە تەنها بەس نییە من ئەم بابەتەم لەگەڵ وەزارەتی کاریش گفتوگۆ کردووە ئێمە پێویستمان بەوەیە وەزارەتی کار وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە ئێمە لە پلانی هەر ساڵێکەیە داوامان کردووە کە توانای مرۆیی لە کوردستانە بە تایبەتی دەرچوانی گەشت و گوزار کە دەرفەتی دامەزاندنیان لە حکوومەتان کەمە بۆیە پێویستە کات لە کەرتی تایبەتە دەرفەتی بۆ بڕخسێ ئەمیش بەچی ئەبێ بەوەی کە دەبێ لێ هاتوویی توانای زمانی توانای خزمەت گوزارەکانی ڕاستە دەرچی گەشت و گوزارە بەس پرۆگرامەکانی خوێندنەکەی زۆر تەقلیدیە زۆر کلاسیکە پێویستە کات لە ڕووی زمانەوە لە ڕووی لێ هاتوویە زیاد بێ بۆیە بۆ ئەوەی ئەم بۆشایە پڕکەینەوە داوا ئەەکەم گەنجەکان جێگرەوەی ئەم کەسانە بن و بەلێ هاتووی خۆیان بیسەلمێنن بۆ ماوەیەکی کاتی لە هوتێلێک بۆ نمونە لە پرزگەکە ئیشەکەی دواتر کێشەیە هەر لای کاکێ من چۆن ڕەنگی داوەتەوە بێگومانە سەخۆی لەگەڵ ئەو کێشەیە بەرکەوتنی هەبووە کاکێ من تۆ بۆ نمونە لەگەڵ ئەو کارمەندانی کە هەتا خزمەت گوزاری پێشکەشەکان لە بواری کارگێڕی و داراییە لەگەڵتان چ کێشەیەکە هەیە لەگەڵیانە وەکوە مەلخەم باسی کرد ئەمە کێشەیەکی کادری کوردمان زۆرە کورد ئیش ناکە مشکلەکەی ئەوەیە ئیش ناکە یان ئەوەی کە ئیش دەکات زمان نازانێت
ئیستا من لە هوتێلەکەی خۆم 1995 تعاملم لەگەڵ خەڵکی عەرەب و فارسە ئەو کوردەی ئێمە دە عەربی نازانێت ئەم ناتوانم کارمەندێکی کووردا بنێم لە پرزگەکە لە ڕسپشن لە پێشوازی عەربی نەزانێت ڕاستە ئینگلیزی نەزانێت ئەنی ئێستاکە حالیان ئێستا پێویستم من حەزم لێ هوتێلەکەم هەمووی کورد بێت بەس کە دەستم نەکەوێت ناتوانم بەڵام زۆر جارکاکێ من ئێستا دەرچوانی ئێستا هەر مناڵی ئێستا هەر نەگەشتۆتە قۆناغی ناوەندیش ئینگلیزی و عەربی ئەزانن ماشەڵڵا زۆر باشن ئەوەی کێشە لە ڕێگەی بەرنامەکەی جەنابتەوە داوا دەکەم دەکرێکارم بۆ بێنە با تاینیکە دە کارمەندی کوردم بۆ بێنە کار بکا لە لابێن لە هەر ڕێگایەک بکێشم نیە ئەوە هەلی کاری ڕخسان ئێستا ئامادەم پای پەیوەندی بە جەنابتەوە بکەن بێ هەر دەیەکەی لای خۆم بەکار دێخم ماوەیەک لەلای بەردەستی ئەو سووریانە کار بکەن با فێر بن سوورەکان ئەو دەکەن کوردەکان ئینشەڵڵا دۆخی سووریاش بەرەو باش بوونە ڕوا ئەما بێتە هۆکارێک بۆ گەڕانەوەی ئەو بەڕێزانە کە لێەوە هاتوون بتوان هەلی کاری زیاتر بڕخسێنن بەڵام ئێستا لەگەڵ قونسڵی سریلەنکا بە سپاسەوە لەگەڵ جەنابی دکتۆر فەلاح ئێمە ئێستاوا خەریکین بەڕاستی پەیمانگایەک دامەزرێنین وەکو ئەزمون لە شاری هەولێر دەست پێەکەین دواتر بۆ شارەکانی تر کە خولێکی یعنی با بڵێن بڕوانامەی دبلۆم وەرەگرن 6 مانگ ڕاهێنا نەکرێ داهاتوێکی نزیکان پەیمانگایە وەکو پەیمانگایکی تایبەتە بێت لەگەڵ بەڕێوەبەتی گەشت و گوزاری هەولێر هەماهەنگیان کردووە و دواتر لە شارەکانی تر بە پێی پێویستیەکانی هەولێر و دهۆک و سلەیمانی بە خۆناغی یەکەم دواتر بۆ شوانەکانی تر بۆ ئەوەی کە ئەم گەنجانەی کە دەرچوون ڕاهێنان بکەن و ببێ بەو بابەتە بەڵام دەستی کاری کوردستانی پێویستی بە پیاچوونەوە هەیە هەم لە پرۆگرامەکانی خوێندن هەم لە هەردوو وەزارەتی کە ئاماژەم پێدا کە ئێمە لە پلانەکەیە ئاراستەمان کردوون بەس بەداخەوە تا ئێستا وەکو پێویست جێبەجێ نەبووە بۆ هیوان کە من سپاسی ئەوواکەم زۆر سپاس بۆی کە هاتن دووبارە جەژنتان پیرۆز بێ و هیوادارین لە جەژن و خۆشییا بن و لە کوردستانێکی ئاوادانە هەمومان هەست بە و بەرپرسیارەتیە بکەین کە هەر یەک لە تاکێک لەم کوردستانە هەر کەسێک لەم کوردستانە لە ئاستی خۆیەوە ئەتوانێت بڵێ من بەرپرسیارم لە یەک گەڵای درختی ئەم کوردستانە لە ڕووی پاراستنی ژینگەکەی لە ڕووی پاراستنی دڵنیایی و ئەمنیەتی ئەم کوردستانە هەتا ئاگاتەوەی کە چۆن بتوانین خزمەت گوزاری پێشکەشکەین ئەمە ئەگەڕێتەوە بۆ سەرەوەی کە خۆشەویستیمان هەبوو بۆ کوردستان و بۆ خاکەکەمان بێگومان ئەتوانین میوانداریەکی بەخۆڵقتر بکەین ئاوڕێک لە ڕابردوومان بدەینەوە کە لە ڕابردووە با و باپیرانمان بەوە ناسراون چەند میوان دۆست بوون کەواتە ئەمە بێ میوان دۆست بین لە هەمان کاتیشدا بازرگانێکی کوردیش بین ئەمە لەسەر هەر یەک لە ئێمە پێویستە و فەرزە و مەرجە بۆی کە بتوانین ئەم هەرێمەی ئێمە لەگەڵ ئەو هەموو ئاستەنگ و قەیرانەی تەوقی دراوە خۆی بپارێزێت و بە پتەوی بهێڵڕێتەوە من سوپاسیەوە کەم تا ئێستا بینەر و بیسەرمان بوون هەمیشە لە جەژن و خۆشییا بمێنن بە هیوای ئەوەی کە هەمیشە کوردستانێکی بەهێزتر و ئاوەدانترمان هەبێت.